دوای ئەوەی کە ئێمە بینین تورکیا چەند جارێک هێرشە کاتە سەر خاچی سنوورەکانی کوردستان لە هەمان کاتدا ئەبینین لایەنە سیاسەکانی کوردستان هەرێم بەگشتی پەرلەمانتاران لە هەموو لایەکەوە بێدەنگن دواتر ئێمە ئەم بابەتی کە ڕوویدا لەسەر سنوورەکانی کوردستان هەمووی خەڵکی خۆمانن کوردی خۆمان هەپکە پێ هەڵ شەرەڤانان بێ لامان کاتدا ئێمە ئەبینین سنووری عێراق سنووری کوردستان پارێزراو بە سنووری عێراقەوە کە ئەبینین لەلایەنی بەغاوە بە هیچ شێوەیەک هەڵسکەوتی هیچ کاردانەوەیان نییە بەرامبەر ئەو هێرشەی بۆ سەر خاچی عێراق لامان کاتدا ئێمە ئەدینین لەسەر ململانی حیزبایەتی و ململانی هەرێم و بەغا زۆر پتەون بوو ئەوەی بتوانن لە ڕووی ئابووریەوە یەکتری بڕخێنن لە هەمان کاتدا ئێمە خاکمانەوە داگیر دەکرێ لای سوپاکانی تورکیاوە ئێمە بێدەنگین تاکەی بۆچی دایمە هاوڵاتی لە کەرکووک لە سلێمانی گردبوونەوە خۆپشاندان بکرێت لە هەمان کاتدا هاوڵاتی شارەکانی خۆمان پژۆ خراون بۆی کە خزمەت بکرێن لە هەموو لایەنێکەوە ئێمە ئەبینین خوتی خەڵکی جگەل لەوەی حکومەتی هەرێم و بەغاش خوتی خەڵکی نەبێ کە دیاریەکە بۆ خۆی و ئەیبزیێ دواترش ئەیدا بۆ سنوورانە هەمان کاتدا ئەدینین وەکو پارتی و هەرێم زیاتر پەیوەستن بەوەی کە زیاتر خزمەتی تورکیا پێکەن ئەدینین ئێمە تورکیا لەگەڵ کوردستانە بەتایبەت پارتی هاوسۆزن هاوسۆرۆکن بە کوردیەکەی ئیدی هێچێتیش بامەشێەوە لەگەر ئێرانە بەڵام بۆ ئەم بابەتە هەموویان وسکردن و بێدەنگن بۆیە ئێمە ئیدانی و هێرشەی تورکیاکەین بۆ سەر خاچی پیرۆزی کوردستان لە هەمان کاتدا عێراق ئەلێرە ئێمە ئەبینین جگەر لەوەی کە ئابووری وڵات بەش بەشێنەی تایە هیچ کە نابینین بۆیە ئێمە ئەبێ خۆماوەکو کورد هەڵوێستمان گۆڕیەکانی زۆر فراوان کردەوە بەسەر خاکی کوردستان بەتایبەتی ناوچی کوردنشینەکانە زیاتر لەو باوەڕێیان کە دەستێکی بازرگانی لە دواوە بێ بەڵام کەی لەلایەکی ترەوە ئەبینین حەزبەکانی کوردستان و حکوومەتی عێراق بێدەنگە لەم کارانە چەندها جار تورکیا خەریکی بردماکردنی گوندەکانی شاری کوردستانە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاردانێکی نەبوو بەرامبەر تورکیا بە هەستەکەمە بێدەنگیەیە کارێکی بازرگانی لە پشتەوەیە یاخود ئەو بردومانکردنەی تورکیا کارێکی لە دەبن دەستایە کە لەوانەیە چاو بۆ داگیرکردنی وڵات خاکی کوردستان چاوی لە داگیرکردنی خاکی کوردستان لە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان لەو باڕێم کە هەوڵی ئەوە بێت کە هەو ناوچانەی کە سەر بارەمی کوردستانە بیگەڕێنێتەوە بۆ سەر تورکیا بەخۆی غەدر چی لە گەنجمان و لە شاخمان و لە باخمان و لە هەموو شوێنێک تعدای لێمان کردووە کیا هیچی گەرەکە وەڵا شەڕمان پێبڕۆژ تورکیا وا لە کورد ناکە کاکە هین وتی لەوەخ سەدامە وتی ئاوەکە ئاگرم سەدام وتی ئەم جگەرەم تەواو کرد ئاوەکە نەکەیت تۆ خۆمەزانم چیت لەکەم جگەرەکەی تەواو نەکرد ئاوەکەی بۆ سەدام کردەوە بەس کورد دەنگ ناکات چێڵی لەگەڵیا ئێمە بەس خوامان هەیە کەس غەزرمان لەکەن و ئەینام شاخودا خێم عالەمە بۆ سوێنم هەمی ڕزوباخ خێم عالە خەڵکەکەم هەمی ڕزوباخیان هەیە هەمی خوا قبوڵ ناکە هەمی ساحێب باخە ساحێب ڕزە ساحێب حیواناتە خوا قبوڵەکە